پێیان فەتحوڵڵا هەندێکی دڵسۆزی یانەی هەولێرە 7 ساڵە بە نووسینی ئەرشیفی 33 ساڵەی تیپی تۆپی یانەی هەولێر لە دوو توێی پەرتوکێکدا چاپی کردووە و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە بارگەی یانەی هەولێر بە ئامادەبوونی سەرۆکی یانە و ڕاگەیاندکاران و یارزانانی پێشووی یانەکە بە میدیاکانی ناساند. کۆکردنەوەی نووسین و ئەرشیف بە تایبەتی لە ساڵانێکی وا دوورودرێژ کارێکی زۆر ئاسان و زۆر بە سەهلی ناکرێت. بەڕاستی ئەم کتێبە کە سەرەتا بیرۆکەی دروستبوونی ئەم کتێبە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012 لەو کاتی ئێمە وەکو هاندەرانی یانەی هەولێر لە سایت تۆپی عراق لە سایتی کۆڕ عراقی شوێنێکمان هەبوو بۆ بڵاوکردنەوەی ئەو ئەنجام و ئەو داتایانە کە یانەی هەولێر لە کات ئێستا و لە ڕابردوشدا ئەنجامیدا بوو. من وەکو کە پێشتر ئەوەش خاوەنی شتێک بووم لە زۆر ئەو ئەنجام و یاری و لەو خشتانە و ئەستێرانەی کە یانەی هەولێر پێشتر هەیە و بڵاو دەکردەوە. بەڵام دواتر برادێک لە بەغدا تەلەفۆنی بۆ کردم گوتی مادام تۆ ئەرشیفەت هەیە ئەرشیفێکی دەوڵەمەندە زیاتر لە 30 ساڵە دەکرێتەوە سوود لەم ئەرشیفەوە گری وەکو کتابێک چاپی بکەیت. منیش بیرم لەوە کردەوە لەو کاتەوە دەستم بە نووسینەکە کرد. سەرۆکی یانەی هەولێریش سوپاسی نووسەری کتێبەکەی کردو باسی لەوە کرد کارێکی ئاسان نەبووە نووسینەوەی مێژووی یانەی هەولێر بەڵێنی لە ئەستۆگرتنی تەواوی خەرجەکانیشی خستە سەر دەستەی کارجێڕیانەکە. من زۆر دەستخۆشی لێ دەکەم شتی زۆر جوانی کردیە بەڕاستی ئەو شتێک کە ئەو کردیتی زۆر ئاسان نییە لە توانای کەسدا نییە ئەوە پێویستی بە دەستگایکی زۆر هەیە تاکو ئەو هەموو زانیاریانە خڕبکاتەوە چونکە ئەو ئەرشیفە دەتوانم بڵێم کەوە ئەوەی کە خزمەتی یانەوەرشی هەولێر کردبی وەکو تۆپی پێ کە لێرەدا هەیە و خزمەتەی کە یانەوەرشی هەولێری کردبی لێرە دەتوانێت تەمەشای بکات و بە فیڕۆ ناچێت و ئێمەش وەکو دەستەی کارجێڕی یانەوەرشی هەولێر لێرە ڕاکەوا پێی دەرێن ئەو مەساریفێکی کردیتی ئێمە وەکو یانەوەرشی هەولێر ئەمە لە ئەستۆی خۆمان دەگرین چونکە ئەوە خزمەت ئەوە هەر زۆر کەمیشە بەڵامەوە خزمەتێکە بۆ یانەوەرشی هەولێر بەڕاستی مامۆستا پەیام نەک لە نووسین بەڵکو لە ئامادەبوونیش هەموو ڕۆژە ئامادەبوون. پێیان فەتحوڵڵا نزیکەی 30 ساڵە لە یاریگاکان ئامادەی یاریەکان دەبێت مێژووی زۆربەی یانەکانی شاری هەولێریشی بەدەستنووس لای خۆی هێشتووەتەوە و لە داهاتوو بەنیازە چاپیان بکات پەیام لە هەوڵدا دەبێت تەواوی مێژووی تۆپی یانەی هەولێر دەست بخات و لە بەرگی دووەمی کتێبەکەی تۆماری بکات کاری داهاتووشی نووسینەوەی مێژووی تۆپی کوردستانە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.